ئەمە گردبوونەوەی بەشێک لە کادیر و لایەنگرانی یەکێتیە لە کفری. کەمپینێک ڕادەگەێنن و لەو ڕێگایەوە داوا لە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی حیزبەکەیان دەکەن کۆنگرە ببەستن. ئێمە وەکو کادران یەکێتی لە قەزای کفری چەند کەسایەتیەکی یەکێتی و کەسوکاری شەیدان و جەماوەری یەکێتی داواکاری هەرچی زووە یەکێتی کۆنگرە ببەستێت و یەکێتی لەم دۆخە دەربکەن و وە کۆنگرە ببەسن بۆ ئەوەی ڕێبازی مام جەلال بەردەوام بێت و دڵی دایک و باوکی شەیدان ئاسوودە بکەن و بۆیە داواکارین مەکتەبی سیاسی و ئەنجومەنی سەرکردایەتی و ئەنجومەنی ناوەند بشنە سەر مەزاری مام جەلال و دووبارە پەیمان نیوە بکەنەوە بڕیاری کۆنگرە بدەن و یەکێتی ڕزگار بکەن. نوێبوونەوەی یەکێتی و جۆشدانەوەی گیانی خەبات و کارکردن بە توێریای چەپکە گوڵەکەی سەرۆک مام جەلال بەبەستنی کۆنگرە دێتە دی. ئەمە ڕای ئەو کادیرانەیە کە لە کفریەوە دەیانەوێ پەیامەکەیان بە سەرکردایەتی یەکێتی بگێنن داوای بەستنی کۆنگرە دەکەن بۆ ئەوەی نوێبوونەوەی یەکێتی کاریگەریەکەی لەسەر پرسە سیاسیەکانی کوردستان و عێراقیش دەرکەوێت. یەکێتی ناو یەکێتی ئەبێ بپارێزرێت نابێت هەر یەکێک و هەر برادێک لەسەر بە جۆرێک و لە تەسریحەکانیانە لە بۆ ئەمە ناکری ئەمە یەکێتی بەم شێوە ڕانەهاتووە بەرتەوازەی بێ هەرکێ بۆ خۆی خاوەن ڕێک و بڕیارێ بێ ئەبێ کۆنگرە حەسمی ئەمە بکە و یەکێتی بکاتە خاوەن یەک بڕیارە. کۆنگرە دڵنیام ئەبێتە هۆی ڕێخستنەوەی نێوماڵی یەکێتی و وەکو زەرورەتێکەکەی بینم من و داواکارم و هیوادارم ئەم کۆنگرەش کۆنگرەیەک بێت نەبێتە مای تێکچوونی زیاتر و سەر لێ شێوانی زیاتر و دۆخەکە بگەڕێنێت باری ئاسایی خۆی. یەکێتی نیشتمانی کوردستان دائما هەستەتایوە عینی ڕێبازەکەی نۆبینەوە بێ لەسەر ئەو ڕێبازی هەڤاڵ مام جەلال لە بێ بەردەوام بین ئەبێ یەکێتی خۆی تازەوەکە چونکە خوێنێکی گەرم بێ خوێنێکی باشتر بێ. ئێستا لە ناو یەکێتیدا بە جەماوەر و سەرکردایەتیەکە شێوە دیاریکردنی کاتی بەستنی کۆنگرە ئەو دەنگەیە کە لە هەموو کاتێک زیاتر بیستراوە ئەوانەی ئەو داوایە دەکەن ئومێدیان بە سەنگی یەکێتی لە گۆڕەپاندا زۆرترە. کادیران و جەماوەری یەکێتی لە هەموو ڕەوشێکدا بەردەوام لە پشتی حیزبەکەیانەوە وەستاون. ئێستا ئەوان دەیانەوێ یەکێتی کۆنگرە بکات و ڕۆحێکی نوێی بەبەردا بکرێتەوە. سامان کەریم کورد، سات نیوز، کفری.